لآخر لقاء كإما لمالي سركومار دانشتن مانكر نراني لجنة مالي بابلين سركايتي لجنة مالي لقل سركومار وسركي أنجمني وزيران وسركي برلمان آخر دعوة كاريمان أو بو تاكي أو موشي صرف ناكي بريزيان باسيان لوكر كمن آمادم صرفي كم بلام معاملي مباشر لقل حكومتي هريم ناكم كقراينوا پرسم کردووە بە حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمیش رازی نییە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەکانە حکوومەتی اتحادی ڕاستە خۆ موچیان تەسلیم کە جۆرێکە لە کەمکردنەوەی ئەو چوارچێوە سیاسیە ئیداریەی کە هەیە لە هەرێمی کوردستانە. دوجار ڕۆژی دووشەممە دیسان پەیوەندیمان کردو بە نوێنەرەکەی بەڕێز عەبادیوە کە ئێمە پێشنیارەکەین دوو موسسەی دەستوریمان هەیە کە وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستیە ئێوە لە ڕێگەی ئەم دوو وەزارەتەوە سەرفیکەن بەڵام پێش ئەوە جۆرێک لە متمانەمانەوێت چونکە ئەوەندەتان بەڵێن داوە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان متمانەی نەماوە بە بەڵێنەکانتان بۆیە زەڕورە بەڕێز عەبادی خۆی مبادرەی بکات سەقفی زەمەنی تەحدید بکات دوای ئەوەی سەقفی زەمەنی تەحدید دەکات ئێمە هەڵوێستی خۆمان ڕاگەیەنین ئەو دوو فراکسیۆنە دوای ئەوەی دوێنێ ڕێی خۆی ئەعلان کردووە ئەمڕۆ ئێمە خوتوەی ئەخیرمان ئەعلان کردووە چاوەڕێین لە ئەمڕۆ تا دوو بەیانی خوتوەیەکی تر ئەعلان بکە کە موافقەت لەسەر ئیطلاقی سەرف بکات چونکە ئەمە ئیتفاقەکەمان ئاوا بووە بە چوار مەرحەلە ڕۆیشتووە کە کۆتا مەرحەلەی ماوە ئێمە داوامان کردووە لێی کە ئەگەر فریای پرۆسەی پەروەردە نەکەوی تەحملی مەسئولیەتی سیاسی ئەخلاقی قانونی هەموو ئەمانەیەکەی چونکە پرۆسەی پەروەردە پەکیەکەوێ سێکتەری تەندروستیش پەکیەکەوێ ئێمە دەوای ئەوەمان کردووە موچەیەک بێتە هەرێمی کوردستان دوایی دیراسی ئەوەکەین لە چوارچێوەی موازنە چونکە ئەم موچەیە پەیوەندی بە ئیتفاقی نەوتیوە نییە بەڕێزە پەیوەندی بە قەزیەیەکی ئینسانی وهەیە کە ئێستا لە کاتی ئێستا ئێمە نوێنەری خەڵکن خەڵک پێویستی بەوە هەیە بە هەر وەسیلەیەک بێ تەنها لە شکۆی هەرێم نەدرێ موچەیەک بێتە هەرێمی کوردستان ئەمە هەوڵەکەی ئەم دوو فراکسیۆنێ و ئێستا گەیشتووەتە ئەم قۆناغە